ئێوە تاقی دەکرێنەوە بە شتێکی نادیار هەر یەکێک بە شتێک من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين تاقي دەکرێنەوە بە شتێک لە ترسی دژمن ترسی ئەوەی کە دینداری بکەن تووشی ناڕەحەتی بن تووشی کێشە بن تووشی ئێش و ئازار بن لە دینداری و لە خواپەرستی والجوعی تووشی برسەتی بن واتە خواردنی کەمتان هەبێت یا دەستان نەکەوێت ماوەیەکی باش و هەروەها ونقص من الأموال لە ماڵ و سەروەت و سامان کەم بکرێتەوە تاقیکردنەوەیە جاری وا ئینسان ماڵی دەست ناکەوێت یا لە تیجارەتەکەی زەرەر دەکات یاخود جاری وا زۆری پێدرێت کەمی پێدرێت و هەروەها والأنفس یاخود کە سوکاری دەمرێت ئەولادی دەمرێت خزمێکی دەمرێت و لە نەفسی خۆی نقستانی دەبێت کوێر دەبێت کەڕ دەبێت لاڵ دەبێت لاقێکی نامێنێت ئەوانە هەر هەمویان والثمرات و هەروەها لە میوەجاتەکانیشدا وبشر الصابرين ئەوانە هەمووی برا بەڕێزەکان مسلمانان تاقیکردنەوەی تێدایە دوجاریش ئەوەی لە ئیمتیحانانە دەربچێت سابر بێ خۆراگر بێت لەسەر ئیمتیحانەکانی ئەوە موژدەی پێ ئەدرێت کەواتە ئێمە حاڵی حاضر هەر یەکێک بە ئێمە لە تاقیکردنەوە داین